ئەمە ڕێگەی هاتوچۆی ڕۆژانەی سەدان ئۆتۆمبیلە لە سەر مەرزی نێودەوڵەتی باشماغ لە سنووری قەزای پێنجوێن. زیاتر لە 4 ساڵە ڕێگەی دووسایدی مەرزەکە کاری تێدا دەکرێت و ئێستاشی لەگەڵ بێت چاک نەکراوە. ئەم ڕێگەیە کە هەمووی چاڵ و چۆڵیە، کاتێک باران دەبارێت ئاسەنگێکی زۆر بۆ شۆفێران دروست دەبێت و یەک پارچە دەبێتە قوڕا و لیتاو. ئەوان لە ڕێی پەیامەوە داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن مشورێکیان بخۆن و لە ئاستەنگەکانی زستانی ڕێگاکە ڕزگاریان بکەن. ئێمە سایقین نەم جادە ئیشی نەفەرەکەین، ئەڕۆین دێین ڕۆژانە دێین و ڕۆین بەرە وەڵی ڕۆژانە 2 سیارەیەت هەتا ئەگرێت لەو باشپان خەفەردە پارە بارەکەەوە ئەڕوە. کەس نازانێت بۆ کوێ چەند پارەیە، کەس نازانێم داهاتی بۆ کوێ. بەڕاستی وای لێ هاتووە خەڵک بێزار بۆ لەدەست ئەم ڕێگەیە، هەچی سیارەمانە لە توپەت بووە هەڵوەشاوە 4 ساڵ ئەم جادەیە ئاوایە. هاوڵاتیان و شۆفێران گلەیی لەوە دەکەن کە مەرزی نێودەوڵەتی باشماغ ڕۆژانە داهاتێکی گەورەی هەیە، بەڵام ڕێگاکەی زۆر خراپە. دەشڵێن بەسە کەم تەرخەمی خۆ دزینەوە لە بربسارەتی، چونکە داهاتی کەمتر لە ڕۆژێکی مەرزەکە ڕێگاکەی پێچاک دەکرێت. ئەم جادە ئاستەنجێکی زۆری بۆ دروستکردن، ئەمە تقریبان 5 ساڵە خەریکی ئەم جادەیە، 8 کیلۆمەترە، داهاتێکی زۆر هەیە لە مەرزی باشماخە، نەکەمیش داهاتێکی زۆر هەیە. بەڵام ئەوە حاڵی ڕێگەوبانەکەی کە دەیبینی خۆتان ببینی بزانەکە شۆفێران و سیارەکان چۆن گیرۆ دەبوون بەدەست ڕێگەوبانەکەەوە. جاداوا لە حکوومەت ئێرێمەکەن ئەو ڕێ لە جادەکەی خۆیان باتەوە، چکە داهاتی خۆیان بودجەی خۆیان دەسەرە، بودجەی مەرزێکی نێودەوڵەتی دەسەرە، ئەنی گوناحە ئەوە کەم تەرخەم بەرامبەر ئەو ڕێگەوبانە. لە بەرامبەردا قایمقامی قەزای پێنجوێن دەڵێت داواکاری هاوڵاتیان و شۆفێران لە جێی خۆیدایە، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە حکوومەت ئێستا ناتوانێت ڕێگەکە قیرتاو بکات، بەڵکو تەنها دەتوانێت چارەسەری کاتی بۆ بکات. وەرزی کارکردن لە پێنجوێن کەمەوە ئەو پارێش بە جۆرێ خەرجەکرێت لە کۆتایی ساڵا خەرجەکرێت کامەوەکە نەتوان پرۆژەکە بە زووی جێبەجێکەن. ئەوەشی کە ئەو جادە ئەمڕۆ بینیوتانە بەڕاستی جادەیەشی حتا بڵێ وێرانە، چونکە جادە ئەسلێکە وێران کراوە، جادەی دووەم دروستەکرێت، بەڵام ئێمە داوامان لێکردوون لە بەڕێوەبەرەتی ئەودانکردنەوەی ڕێگەوبانی سلێمانی خۆشیان قسەیانە سەرەوە کردووە کە مانگانە هیچ نەبێت تعدیلێکی تیا بکەن. کێشەی ڕێگەی مەرزی نێودەوڵەتی باشماغ لە کاتێکدایە بە پێی ئەو زانیارانەی دەستی پەیام کەوتون داهاتی ڕۆژانەی مەرزەکە زیاتر لە 1 ملیارد دینارە. مەرزی نێودەوڵەتی باشماغ داکەوێتە سنووری قەزای پێنجوێن و هاو سنوورە لەگەڵ شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستاندا. سوەیب محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، مەرزی نێودەوڵەتی باشماغ.